بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێت بینەرە عزیزەکانی بەرنامەی نیهانی قورئان لە مانگی پیرۆزی ڕەمەزان. خۆشحاڵین کە پێتان نەگەینەوە. ئاماژەیەکمان بە تەوەری ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکە کرد لە خزمەت بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی، سەرۆکی سنتەری زەهاوی بۆ لێکۆڵنەوەی فکری، لە خزمەتیە باس و خواسێک لە بابەتی ظاهر و باڵتینەکەی. دووبارە بە گەرمی بەخێراتنی دکتۆرەکەین. چەند گەنجێکی بەڕێز و خۆشەویستیشمان لەگەڵا. زۆر خۆشحاڵین بە هاتنتان، بەخێر بێن. بەرنامەکەتان ڕازاندینەوە، هیوادارین بتوانن هەم سوود وەرگرن، هەم بەشداری گفتوگۆکەمان بکەن. کاک دکتۆر، لەبارەی ظاهر و باڵتنەوە دەکرێت بپرسین کە مەبەست لەم دوو چەمکە چییە و چۆن پێناسیان بکەین؟ سەرەتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين أفصح من نطق بالضاد سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەکی زۆر دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئاوردانەوەتان لە بابەتە گرنگەکان کە یەکێکیان ئەم بابەتەیە کە جەنابەت باست کرد. زۆر سپاس. مەسەلەی یا پرسی ظاهر و باڵتین پرسێکی کۆنە، یعنی پرسێکی دیێرینە لەوەتەی مرۆڤ مامەڵە لەگەڵ زمانەکە، مامەڵە لەگەڵ دەقەکە، بە تایبەتی مامەڵە لەگەڵ دەقی پیرۆزەکە، بیری لەوە کردوێتەوە چۆن ڕاوەی بکە. سنوورەکانی ڕاوەکردنی دەق ئایا لە ئاستی ظاهر و ڕواڵەتە ئەوەستێ، یا بۆی هەیە ئەو کەسەی ڕاوەکە بچێتە ناو ناوەرۆک و مانای تری لێ بخوێنێتەوە. قورئانی پیرۆز بۆ خۆیە فەرمێ ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها. ئەم ئاەتە دەواازەیە کە بۆی بچین ناو باسەکەەوە کە خوێندنەوەی قورئان، بیستنی قورئان، تەنانەت مانای ظاهری قورئان مساوی نییە و یەکسان نییە بە تەدەبور لە قورئانە. تەدەبور واتە قوڵبوونەوە، بەڵام بەپێی ئالیەت و میکانیزمی خۆی. ئەگەر دڵ قفڵی بەسەرەوە بێ، کەواتە دڵ جۆش نەخوا لەگەڵ قورئانە، وەکو دەقێکی پیرۆز، بە ئیمانەوە و بە یەقینەوە مامەڵی لەگەڵ نەکا، تەدەبورەکەی بۆ ناکرێ. ئەمە دەواازەیە کە بۆ ئەوەی لە کۆنەوە حەت لەو کاتەوە کە قورئان هاتوۆتە خوارەوە لە سەردەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، سەحابە و یارانی بە ئاستی جیاوازەوە مامەڵەیان لەگەڵ دەقە قورئانیەکان کردووە. بۆ نمونە ئاستی ئەبوو بەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ ئاستی هاوڵێکی تر جیاواز بووە. ئاستی عەلی کوڕی ئەبی تاالب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جیاواز بووە لەگەڵ ئاستی کەسێکی تر. لە ناو سەحابە ئێمە مەجموعەیەک زانای گەورەمان هەیە کە پیانەوترێت زانایانی ناو هاوڵان، عولەما ئەسسەحابە. ئەمانیش پۆلێن کراون بۆ ئاستە بەرزەکان و ئاستە ناوینەکان و ئاستەکانی خواردتر. تقریبەن هەموو سەحابیەک کە وەکو مەحوی شاعیرە فەرمێ بە نووری پاکی پێغەمبەر ئەوەندە منعکس بوون، غەریبی تازە هاتووە یودەم پێغەمبەرستانە. هەموو سەحابیەک وەکو ئاوێنەیەک وا بووە کە تیشکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەسەر ئەو منعکس بووە، ینی ڕەنگی داوەتەوە، تیشکی داوەتەوە لە وجودیە. بەڵام هەیان بۆ زۆرتر، هەیان بۆ کەمتر، هەیان بۆ بە تەواوی مانای کەلیمە وەکو ئەبوبەکری سیدیق لە خۆشەویستی ڕەسوول الله صلی الله عليه وسلم تواوەتەوە. هەیان بۆ وەکو عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، پێغەمبەری خوا لە پارەیەوە فەرمێ قد كان في الأمم قبلكم محدثون فإن يكن في أمتي أحد فعمر. فەرمێ لە ئومەتانی پێشوە کەسانێک هەبوون ئیلهام پێدراو بوون، محەدەث بوون، یعنی خوا ڕاستەقینەی خستۆتە دڵیانەوە و ڕاستیەکان حاڵی بوون. ئەگەر یەک کەسیش لە ئومەتی منە هەبێت، دیارە زۆرتر هەیە،
أو عمرة أو كسا يعني عمر لا أهل تصوف يا لا أهل عرفان يا لا أهل إسلام بمحدث ناسره يعني كسيك مولوي لباريو فرمي هل غيره من وافق الآيات وسنن الرسول كالتوراة آية كسيك غير عمر بموافقي طلبي أو بموافقي خواستي أو آيات هاتبيت أخواروا كأما لموافقات عمر باسكري بونمونا في خوش بو آيات حجاب بيت أخواروا فرمويتي خوزقا آيات حجابات أخواروا آيات حجابات أخواروا يا لمسألة غزاي بدر شون معاملة بكن لقل أسيرة كان دوو ڕێی پێشنیات کراوە بە ڕەسوول الله صلی الله عليه وسلم دوای ئاەت هاتۆتە خوارەوە موافقی ڕێی عومەر ئەمە حەزەتی عومەر بە نووری پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم منعکس بووە بۆیە ئەوەندە ڕۆحێکی گەورەی هەبووە ئەوەندە تێگەیشتێکی باشی هەبووە لە حتا لە سەردەمی خلافەت و جێنشینایەتی ئەو بازەی کە ئیسلام دای لە ناوچەکەدا و ئەو هەموو خەڵکە کە ڕویان لە ئیسلام کرد و ئەو فتوحاتە عەزیمە بە نسیبی موسڵمانان بوو بەشێکی ئەگەڕێتەوە بۆ شەخسیەتی کاریزمایی شەخسیەتی گەورە و ڕۆحی تەوانمەندی حەزەتی عومەر قسەم لەسەر ئەوەیە کە هەر لە ناو سەحابەکانە لەو سەردەمەوە مەسەلەیەکە بۆ چۆن تێبگەین لە قورئان جگە لە ماناڕواڵەتیەکەی کە وشەی یا بەدەسەوە لە ناو قورئانە لە ناو وشەکانە چەند توێیەکەیە چەند سەر توێژێکەیە چەند ناوەرۆکێکەیە کە بە دوای یەکادێن تۆ چەندێک دەتوانین نفوذکەی و لە قوڵاییەکانی قورئان تێبگەی کە مانایەک هەیە لە توێژی سەرەوە نییە بەڵێ لە قوڵایی خەڵکی ئاسایی دەرکی ناکە جارێکیانێکێ لە سەحابەکان پرسیاری کرد لە ئیمامی عەلی ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی تایبەتی بە تۆ وتووە یعنی کە بە ئێمەی نەوتبێ ئەویش فەرمووی نەخێر یعنی ئەوەی کە قورئانە بە هەمومانی وتووە بەڵام فەهمێکی تایبەتی پیاوە یعنی دیارە ڕاهێنانێک هەیە تربیەتێک هەیە پەروەردەیەک هەیە وەکو چۆن ئێستا لە زانکۆکانە دوای دکتۆراش پۆست دکتۆرا هەیە و عیلم سنووری نییە ینی هەر چەند شەهادەی بەرز بێنی دیسان مەجالاتێک و بوارگەلێک ئەمێنێتەوە بۆی ئینسان زیاتر بزانێ و زیاتر تێبگەێت ڕێگەیەکی پیشانداوە بۆ باشتر تێگەیشت بەڵێ حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاریش ڕیوایەتیەکە ئەفەرمێ ئەوەی منەیزانم ئێوە بیزانن کەم پێ ئەکەنین و زۆرە گریان و ناڵە و هاوارتان لێ بەرزە بوویەوە یعنی هەمیشە ئاستێکەیە لە زانین و لە معریفەت کە ئەویش لە دەقەکانەوە وەرەگیرێ لە دەقی قورئانەوە وەرەگیرێ کە هەموو کەسێک پێی ناگا جاجاری وایە ئەو کەسەی کە پێیەگا بە واجبی سەرشانی ئەزانێ قەبەسێک تیشکێک خەرمانێک مڵۆیەک لەو خەرمانە بگەێنێ بە کەسانی دوای خۆی بە تەلەبەکانی بەزانایانی دوای خۆی بۆیە نووسراوەتەوە ئەم شتانە نووسراوەتەوە و شتێک پیا بووە بە ناوی ئەدەبیاتی تەفسیری ئیشاری نەک تەفسیری باتینی چونکە جیاوازێکی زۆر هەیە لە بینی تەفسیری ئیشاری و تەفسیری باتینیا کە دوایە توانین بە ورتر باسی بکەین زۆر باشە کاک دکتۆر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە کە ئاەتە پیرۆزەکان هاتنە خوارەوە ئیدا بە هاوڵانی یعنی زیاتر هەر بە گەیاندنی ئیکتیفای کرد یان پێویست بوو ئەو مانا شاراوانی کە جەنابەت باستەکردن ئەو مانا باڵتنەی کە لە توێژەکانە هەیە و پێویستە دەرکی پێ بکرێ بە چ ئوسلوبێک ئەوانەی پێگەیاندن لە توراسی ئیسلامیە لە کەلەپوری زانا موسڵمانەکانە چەندین وەڵام ئەدۆزینەوە بۆ ئەم پرسیارەی جەنابەت پێش هەموو شتێکە بێەوە بزانین هەموو زانا موسڵمانەکان کۆکن لەسەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی پێویست بێ و دین بێ بۆ خەڵکەکەی ڕوون کردوتەوە بەیانی فەرمووە کە ئەم ئاەتە هاتوۆتە خوارەوە خوای پەروەردگار مەبەستی چییە چونکە خوا فەرمی لیتوبەینە للناس ما نزل إليهم
یعنی ئەم قورآنە بۆچی هاتووە بۆ محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەلات و سەلامی خوای لەسەر بێ لەبەرەوەی ئەو ڕوونی کاتەوە نەک کەسێکی تر کەواتە یەکەمین مفەسیر و یەکەمین معلم یەکەمین ڕاوەکار یەکەمین مبەین و ڕوونکەرەوە ڕەسوول الله صلی الله عليه وسلم دوایی ئێمەین لە ڕووی فەرمودەکانی ڕەسوول اللهەوە لە ڕووی بەیان و ڕاوەکردنی ئەوەوە خۆشمان ئەڵێن بۆ ئەوەی دەستێکمان عەریزەمان خاڵی نەبێ مکەلەفین بەوەی کە تەدەبورکەین لە قورئانە یعنی هەمیشە بەیانی نەبەوی ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمە بێ بە چرا ئەبێ بە ڕێنما و ئەبێ بە دەستاوێز بۆ ئەوەی تێبگەین کە قورئان چیمان پێ فەرمێ ینی بەبێ بەیانی نەبەوی ئێمە ناتوانین نزیک بینەوە لە جیهانی قورئان ینی خەڵکێک ڕەنگە بڵێ ئێمە بەبێ سونە دەتوانین لە قورئان تێبگەین بەڵام ڕاز نییە ئەو قسەیە چونکە قورئان بۆ خۆیە فەرمێ لتوبەینە للناس ما نزل إليهم قورئان بۆ خۆیە فەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا ئەوەی پێغەمبەری خوا پێداون وەریگرن ئەوەی ڕێگری لێکردوون ئێوەش دووری لێ بکەن دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە پابندین بە تێگەیشتنی ئەسحاب بەڵام تێگەیشتنی ئەسحاب یەک ئاست نییە وەکو چۆن خەڵک یەک ئاست نین لە خوێنەواری و لە زاناییە سەحابەکانیش فەرقیان هەبووە یعنی وەکو باسم کرد لە سەرەتاوە ئەبوو بەکری سدیقمان هەیە عومەری کوڕی خەتابمان هەیە عوسمانی زوالنوڕەینمان هەیە عەلی کوڕی ئەبی تاالبمان هەیە عەبدوڵای کوڕی مەسعودمان هەیە ئەم جیاوازی تێگەیشتنی هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ڕاوەکان و مانا شاراوەکان بە چیەوە بەندە چی وای کردووە تێگەیشتنی جیاواز دروست بێت بەشێکی پەیوەندی بە چەندێک سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلمیان لەبەردەستا بووە کامیان زیاتر لە خزمەتی ڕەسوول الله ژیاون تێگەیشتنەکەیان بەقووەترە کامیان زیاتر جۆشیان خواردووە لەگەڵ دینەکەیە ینی بۆ نمونە ئەتوانین بڵێن ئەو چوار خەلیفەیە چونکە کاریان لەگەڵ جێبەجێکردنی دەقەکانە بووە زانیوانە فڵان دەق لەکوێ بەکاربێنن فڵان ئاەت بۆ کوێ بۆ چ بابەتێ بۆ چ پرسێک بەکاربێنن ئەوان زیاتر اینجا کێ لە خەلیفەکان نزیکتر بوون چونکە خەلیفەکان تەنها خەلیفەیەک نەبوون و بەس عالم و عارفیش بوون هەم زانا بوون هەم دانا هەم تێگەیشتوو بوون هەم پێگەیشتوو هەم بە تەجرەبە گەیشتون بەو پلەپایی کە بەدەستیان هێناوە بۆیە کە دوای سەحابەش تابعینمان هەیە دوای تابعین پێشەواکانمان هەیە دوای پێشەواکان زانایانی مەزاهیبمان هەیە مەدرسە جیاواز و مەکتەبە جیاوازەکانمان هەیە شەرعزانەکانمان هەیە کەلامزانەکانمان هەیە مفەسیر و ڕاوەکارانمان هەیە محەدیث و شارەزایانی حەدیثمان هەیە مؤەڕیخ و مێژوونووس و سیرە ناسانمان هەیە عولەمای ئەخلاق و ڕەوشتمان هەیە زانە جیاوازەکان بەپێی ئەو لق و پۆپە زۆر و زەبەندەی کە لە زانستە ئیسلامیەکانە هەیە و تەنانەت لە زانستە سروشتیەکانە هەیە ئەمانە هەمویان قورئانیان بە سەرچاوەی یەکەمی معریفەی خۆیان زانیوە سنەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بە سەرچاوەی دووەم زانیوە بۆ تێگەیشتن لەم قورئان و لەم سنەتەش زانیاریەکانی سەردەمی خۆیانیان تەوزیف کردووە بەکارهێناوە بۆ ئەوەی لە حەقیقەت نزیک ببنەوە هەیە گوێ ڕای ئەوانش تەجربەی ڕۆحی خۆی تەقوا و زوهد و وەرعی خۆی پابەندبوونی خۆی بۆ بە سەرچاوەیەک واتقوا الله ويعلمكم الله ئەو تەقوایە زۆر پەردە لە سەرچاوی بەسیرەتی ئینسان لا ئەبا ئەو خواناسیە ئەو ئیخلاسە ئەو ئینقیطاع و دابڕانە لەبەردینی خوا لێرەوە دەرگایەکەکرێتەوە بۆ ئەو کەسەی کە ئینسان بە ئەزمموی خۆیشی لە قورئان و لە دەقەکان تێبگا و بەشێکی تر لە تەفسیری قورئان زەمانێکە زەمان و ڕۆژگار بەشێ لە ئاەتەکانی قورئان خەڵک لی تێنەیەگەشتن کە چۆن خوای پەروەردگار هەموو ئەعمالی ئێمەیەنێتە بەرچاومان بەڵام ئێستا زانستی ئەمڕۆ ئەڵێ تۆ هەرچێکە دەیەتوانی لە فلیمێکە لە سیدیەکە لە فلاشێکە کۆکەیتەوە و دوای خۆ سێری بکەیت ینی بەشێ لە تەفسیراتی قورئان و دەقە پیرۆزەکان سەردەم و ڕۆژگارێکە
ئێمە لە معجزات تێ نەیەگەشتین زوو بەڵام علمی ئەمڕۆ معجزاتی بۆ کردوین بە ئەمرێکی ممکن و شیاو یعنی عقل بەلایەوە دوور نییە کە کاتێکە حەزرەتی صالح سەلام و درودی خوای لەسەر بێ کە ئیشارەیەکا بۆ بەردەکە و حشتێکی لێتە دەرەوە ئەمە لەوە پێش باسکرایە خەڵک بەلایەوە دوور بوو بەلامان و عجایب بوو کە حەزرەتی موسا سەلامی خوای لەسەر بێ کە عەساکە یا بە بەردەکەیە 12 کانی لێیاتە دەرەوە بەڵام علمی تازە هەموو ئەم مەحاڵاتەی عەقلی بەشەری بێسە بۆ کردوین بە ممکن و بە شیاو یعنی هیچ عجایباتێکی تیان نییە کە ئەوەی ئێمە بەلامان و ئێستا ئەستەم و مەحاڵە سبەینێ ببێ بە کارێک و بە چاوی خۆمان بیبینین جا بۆیە تەفسیری باتنی بە معنای ئیشاریەکەی یعنی تۆ لەو دیوی وشەکانەوە و لەو دیوی مانا ڕواڵەتیەکانەوە بەعزێ معنا هەیە کە تۆ بە تەجربەی ڕۆحی پێی ئەگەی و ئیستیمباتێکی لە قورئان ئەمە لە هەموو عەسر و زەمانێکە ئابووە و کتێبی تایبەتی لەسەر نووسراوە و هەندێک تەفاسیرمان هەیە کە ئیحتیمادەکەوە بە دەرەجەی یەکەم پشت ئەبەسێ بەو تێگەیشتنە ئیشاریانەی کە لە ئاەتەکانی قورئان وەرەگیرێت لە نەسێکی دیاریکراوە کاکشەخ لە ئاەتێکی دیاریکراوە بەو دوو ڕێگە تەفسیرکردنە دوو تێگەیشتنی جیاواز دەکرێت بەدەست بهێنرێ کە یەکێکیان حەقیقی بێ و ویتریشیان وانە خۆی تێگەیشتن لە داق مەرجی هەیە ینی یاسا و بنەمای خۆی هەیە ینی کاتێککە ئەڵێن یەکێک بۆی ئەم کەسە بۆی هەیە تەفسیری قورئان بکە یا ئەم کەسە بۆی هەیە مانا هەڵگۆزێ لە قوڵایەکانی قورئان یەکەمین مەرجەوەی زمانەکە باش بزانێت ینی مانایەک نەهێنێت مانایەکمان بۆ هەڵ نەگۆزێت کە پێچەوانەی یاساکانی زمان بێ بۆچی چونکە ئەم قورئانە خۆی فەرمی بلیسانی عەرەبی مبین زمانێکی عەرەبی بەپێی یاساکانی زمانی عەرەبی ئەبێ هەڵێنجانەکەی دروست بێت دووهەم پێچەوانەی سنەت و ژیان و تێگەیشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە و یاران و پێشەوایان نەبێ یعنی شتێک نەڵێت مەسەلەن ولله على الناس حج البيت حەقی خوایە بەسەر مردومەوە کە قەسدی بەیتەکەی بکەین بڵێ مەبەست لە بەیت کەعبە نییە مەبەست پێی دڵە ئەمە مانایەکە ڕەفزەکرێت چونکە بۆ پێچەوانەی تێگەیشتنی رسول الله صلى الله عليه وسلم و پێچەوانەی بەیانی رسول الله پێچەوانەی تێگەیشتنی عولەمای سەحابەیە پێچەوانەی تێگەیشتنی تابعین و تابعینی تابعین و پێشەوە گەورەکانی تەفسیر و حەدیث و فقه کەواتە بەڵام ئەتوانێ بڵێ معنا زاهیریەکەی بە دەرەجە یەکەم مەبەستە حج البەیت بەڵام بڵێ ئەو معنایەشی لێ ئەگرم کە ڕۆی بۆ حەج ئەبێت دڵت تەنها لای بەیت بێ دڵی لە شوێنێتر نەبێ وەکو فەخرەدینی عراقی ئەڵێ یەکێ لە شێعرەکانیە بتەواوفی کەعبە ڕەفتەم بە حەرەم ڕەهەم نەدادەن چون بۆ تەوافی کەعبە ڕێیان نەدا مەسەن بچمە حەرەمیشۆ کە تو دەربیرون چ کردی کی دەرونی خانە ئایی تۆ لە دەرەوەی کە حەرەم هیچ کردووە تە ئێستا ڕوودیە بێتە ناوەوەی حەرەم یعنی معنایەکی ئیشاری لە ئاەتەکانە هەیە کە بەپێی علمی ئوسوول دروستە چۆن بەپێی علمی ئوسوول دروستە ینی لە هەموو دەقێکی قورئانی لە 4 ئاستا مانای لێوەرەگیرێ مانای ڕواڵەتی وشە کە پێوتێ دەلالەت العیبارە مانایەکی تر پێوتێ دەلالەت الئیشارە مانایەکی تر پێوتێ دەلالەت الدەلالە مانایەکی تر پێوتێ دەلالەت الاقتضاء نمونەت بۆ بێن بۆ نمونە خوای پەروەردگارە فەرمێ ولله على الناس حج البيت دەلالەتی عیبارەت یعنی دەلالەتی ڕاستەوخۆ مانای ڕاستەوخۆی ئاەتەکە ئەوەیە واجبە لەسەر ئەو کەسێک کە توانای هەیە توانای ماڵی و توانای جەستەیی هەیە بچێ بۆ حەج باشە ئەمە مانای عیبارەتە بەڵام مانایەکی تریشی هەیە پێوتێ دەلالەت الاقتضاء کە فەرمێ ولله على الناس ناز یعنی هەموو خەڵک بەڵام ئەزانین هەموو خەڵک ئاەتەکە مەبەستی نییە مەبەستی
ئەوانن کە مؤمنن، چونکە ئەگەر کافر بچێ بۆ حەج لێی وەرناگیرێ وانە کەواتە وشەی ناسی بەکارێناوە بەڵام مەبەستی ئیماندارانە و لە ناو ئیماندارانیشە ئەوەی کە توانای هەیە. ئەوە اینجا کە فەرمێ دەلالەت اقتیزایشی هەیە، یعنی حەجەکەەوە نێت تەنها قەستی بکەیت، ئەبێ بە پێ بۆی بڕۆی، یعنی قەست معنە نیاز و مەبەستەکە نییە بەتەنیا، تەنها نیەتەکە نییە، کارکردنە بە نیەتەکەش. دەلالەت و دەلالەشمان هەیە. دەلالەت و دەلالە یعنی چی؟ یعنی وەکو چۆن حەج واجبە بە لای هەندێک مەذاهیبەوە عەمرەش واجبە، ئەوە دەلالەت و دەلالی پێڵێن. بۆیە ئاستەکان جیاوازن. بۆت هەیە ئیستیمباتی معنایەک بکەیت کە ڕاستەوخۆ لە ئاەتەکان نەهات بێ، بەڵام ناتوانانی ئەو معنایەکە ناڕاستەوخۆ وەریەگری مانایەک بێ پێچەوانی دەق بێ یا پێچەوانی سەوابیت و نەگۆڕەکانی ئیسلام بێت. بۆیە ئەو کەسی کە ئەوێت تەفسیر بکە پێش هەمووش دەبێت زمان بزانێ، قورئان بناسێ، فقه بزانێ، شریعەت بزانێ، مەقاسیدی شریعە بزانێ، کۆمەڵ ناز بێ، مردم ناز بێ، مێژوزان بێ، مێژوو ناس بێ و واقعبین بێ، تەنانەت تەجربەیەکی ڕۆحیشی پێویستە. بۆچی؟ چونکە کە یەکێ قسەت بووەکە ئەو قسەی کە لە ناخی دڵیەوە بێ ئەنیشێ بە دڵتەوە، ئەچێت ناو ناخی دڵیشتەوە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله وكونوا مع الصادقین، لەگەڵ سادقانە بن. ڕەفاقەت لەگەڵ سادقانە علمێکی تازە و پێبەخشێ. بۆیە ئەو کەسی کە ئەچێتە مەجلیسی ئەهلی عیلمەوە بەو نیەتەشەوە بچێت کە فێر ببێ زۆرشت فێرە بێ. بڵێ کاک دکتۆر، هیچ کەسانێکمان هەیە پێچەوانەی ئەم تێڕوانینە تەنها ئیکتیفا بکەن بە مانای زاهری دەقەکان، ئەوانی پێیان دەوترێ زاهریەکان؟ زاهری بەوانە ناوتێ. ئەوە ئیمامی غەزالی و عولەما بەوانەی کە ئەڵێن تەنها ئەبێ معنای وشە بکرێ، معنای زاهریەکەی پێیان ئەڵێ حەشویە یا حەشەویە، حەشویە و حەشەویە، یعنی ئەوانەی کە لە بەندی ڕواڵەتە گیریان خواردووە. ئەمانە مەجموعەیەکن کە ئینکاری ئەوەکەن کە ئەو هەموو ئاست و ئەو هەموو توێکاریە لە دەقەکانە بکرێت. بە هەندێکی تر هەن ئەڵێن نەخێر زاهر هەر مەبەست نییە لە قورئانە، ئەوە باتینیەکانن کە بەنیەتی ئیلحادیەوە یا بەنیەتی لێدانی ئیسلامەوە مامەڵە لەگەڵ دەقەکانەکەن، یعنی هیچ بەڵێن مانای زاهری هەر مەبەست نییە. یعنی لای ئەوان قورئان کۆمەڵێک کۆدە، کۆمەڵێک کۆد و هیەمایە، نابێ قەت مانای زاهری لێ بکەیت، کە ئەمە غەڵەتە، ئەمە هەڵەیە و ئیجماعی عولەمای لەسەرە کە تەفسیری باتینی بەو معنایە کە ئیهمالی زاهر بکەیت و نادیدەی بگری ئەوە کوفرە و دەرچوونە لە دین. بەڵام تەفسیری ئیشاری یعنی چی؟ بەو زاوابیتەی کەوتمان باوەڕم بە زاهری ئاەتەکە هەیە، معنای زاهریش مەبەستی یەکەم مانا زاهریەکەیەتی کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەیانی کردووە، سەحابە و تابعین و مجتەهیدین گەیاندویانە بە ئێمە، ئەمە معنە ئەسڵێکەیە. بەڵام لە پاڵ ئەوەشە هەندی حەقایقەیە کە ئەهلی حەقایق پێیەگەن. یعنی مناڵێک تا ئێوارە باسی هەندێشتی بۆ بکەیت، مەسەن مناڵێک کە داوا لە باوکێکە ئەڵێ فلاشتم بۆ بکڕە، ئەو مناڵە نەئەزانێ هەژاری چییە، نەئەزانێ مناڵی گەورەی و دەوڵەمەنی چییە، تا ئێوارە باوکەکە باسی هەژاری خۆی و دەستکورتی خۆی بکە و ناچێت بە مێشکە. بۆچی؟ چونکە لە ئاستێکانیە تێبگە. باشە، هەندێ معنا هەیە کە ئەهلی حەقایق پێیەگەن، وەکو تەفسیری ئەوە کراوە ئێمە ئەزانین قورئان لەفزی هەموو ئاەتێکی قورئانی لەفزێکی هەیە، معنایەکی هەیە، حەدێکی هەیە، مەطلعێکی هەیە. یعنی هەموو ئاەتێک خوای پەروەردگار کە ناردوویەتی ئەوە لەفزەکەی هی خوایە، بێمعناش نییە، معنای زاهری هەیە، بەڵام حەد و پێوەریشی هەیە،
مەطلعیشیە یعنی چی ینی خاڵێکی ڕۆشنکەرەوەی تایە کە وەکو چۆن خۆر لە ئاسمانەوە هەڵدێ ئێمە ئەزانین بەیانی خۆری شاری سلێمانی لەکوێوە هەڵدێ تەرکیزەکەینە سەر ئەوێ لە هەموو ئاەتێکیشە شوێنێکەیە مەطلعی پێوترێ سنتەری ئاەتەکەیە مەغزای ئاەتەکەیە کە ڕۆشنایەکانی ئەوایەتە لێەوە دەرەکەوێت بۆیە کەسێک دەتوانێت تەفسیری ئیشاری بکە کە فعلەن ئەهلی ئیشارە بێ وەکو سەهلی توستوری وابێ وەکو ئەبولقاسیمی قوشەیری وابێ وەکو ئەو زانا گەورانە وابن کە تەفاسیرێکی زۆر بە قووەتیان نووسیوە لەو بارەوە وەکو خواجە عەبدوڵای ئەنساری وابێ یا وەکو فەزڵ الدینی مەیبودی وابێ کە کەشف الئەسرار و عودەت الئەبراری نووسیوە ئەڵێ ئەو پێی وایە لە هەموو ئاەتێک هەموو سوورەتێک سێ ئاستی هەیە ئاستێکی ئاستی زمانە ئاستێکی ئاستی تێگەیشتن و ئەحکامە ئەحکامی فقهی ئەحکامی کەلامی عەقیدەیی ئاستێکیشی ئاستێکی ڕۆحانیە یعنی تۆ بۆ تربیەت و بۆ بڕینی مەقاماتی سلوک پێویستی بە چی و چی هەیە هەل لە ئاەتەکانی قورئان وەریەگرێ باشە من هەندێک پرسیارەکەم خوای پەروەردگارە فەرمێ والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين باشە محسن چییە چاکەکار بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیحسان ئەوەیە أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك يعني إحسان مقامي مراقبة كاتك من إيش يجكم أو ندب جدي بكم أو نب باكي بكم أو نب إخلاص وبكم أو نريك بيكو علمي بكم كأنه أقام لي استاد شاوم لخوايا سير مكان ئەگەر نەگەشتمەوە مەقامە بزانم خوا یەکەم وا بزانم چاوم لە خوایە دووهەم بزانم خوا ئێستا نازرە بەسەرمەوە چاودێرە بەسەرمەوە چۆنی بکەم کەواتە هەر کەلیمەی موحسین مانایەکی ڕواڵەتی هەیە کە لە فەرهەنگی لوغە وەرەگیرێ لە فەرهەنگی زمان وەرەگیرێ بەڵام مانایەکی حەقیقیشی هەیە کە ئەو حاڵەتە ویجدانیەیە کە ئینسان پێی ئەگا کاتێکە شتێکەکە ئەو شتە بە هەموو زەوق و قەریحە و مرخ و خۆشی و ئارەزوو بۆ هەموو ئیتقان و سەنعەتێکەوە بیکە ویستم بپرسم بەڵام پرسیارێکی ترم بۆ دروست بوو بۆچی هەمیشە بەلایەنە باتنیەکە دەوترێ حەقیقی یعنی حەقیقی پاڵ دەدرێتە لایەنە باتنیەکە نەک زاهریەکە لەبەرەوەی حەقیقەت لە ڕاستیە ئێمە لە دوو ئاستاتوانین سەیری حەقیقەت بکەین ئینسانێک کە ئاسایی بێ حەقیقەت بەو شتانە ئەبینێوان لە دەوروبەریە یعنی تەنها شتە مادیەکانی لای حەقیقەتە بەڵام ئەو ئینسانە کە وردە وردە ئاسی وشیاری و زانایەکەی چێتە سەرۆ ئەو کاتە شتە مادیەکانی لێ بێ بەشتی ئاسایی ئەڵێ حەقیقەت وا لە پشتی ئەم جیهانەوە بۆیە تەفسیرێک کە لە ئاستی وشە و مانای زمانەوانەیە بوەستێ پلەی یەکەمی حەقیقەتە لە دوای ئەو پلەی یەکەمی حەقیقەتەوە کۆمەڵێک پلەی تر هەیە کە ئینسان بە موجاهدە پێی ئەگا بە تێکۆشان پێی ئەگا بە چاوپۆشی لە دەوروبەر پێی ئەگا بە ئاسانی پێی بە ئەزمموی ڕوحی جا هەر شتێک بە زەحمەت پێی بگەی بەلا تۆ بە نرخترە تا شتێ بە ئاسایی پێ بگەی ئێمە ئێستا ڕۆژانە ئاوە خۆینەوە بەلامانەوە احتیادیە بەڵام کاتێ لە بیابانێکە گیرە خۆین ئاومان دەست ناکەوێت وەلەو کاتە ئەو ئاوەی دەستمانەکەوێت دوای ناڕەحەتێکی زۆر بە نرخترە بەلامانەوە تا ئاوێکە ئێستا بە بتڵ لە بەردەستمانایە و جاری وایە ناشی خۆینەوەیشی ڕێژی وایە ڕاستە کاک دکتۆر کاک دکتۆر هەندێک شتی پرسیاری سادە تر بکەین یعنی ئەگەر ئێمە بمانەوێت تێبگەین لە مانای حەقیقی قورئان هەر کەسێکمان هەر موسڵمانێک هەستێتەوە بیخوێنێتەوە و تەنانەت عەرەبیش بزانێ با بڵێین ئەتوانێت بگا بە ماناکانی یان نەخێر
ئێمە پێویستمان بە زانایەکی بەرز و بەڕێز هەیە بچینە خزمەتی لەوانی کە جەنابەت ئاماژەت پێدا بۆی مانای حەقیقی قورئانمان پێ بگە. یعنی لەم سەردەمایە ئێستا زۆر ئەم دەستەواژەیە ئەبینن، یعنی من خۆم ئەزانم قورئان بخوێنم و خۆشم ئەزانم لی تێبگەم چ پێویستەکە مەسەر من ڕوئیای کەسێکی تر بێنم بیکەم بەرخۆمەوە. ئەو جۆرە تێگەیشتن و ئەو جۆرە هەوڵدانە ئەمان گەیەنێتە بە مانای حەقیقی قورئان، ئەتوانین بەهرەمەند بین لە مانای ڕاستیەکان. نمونەیەکت بۆیانمەوە بۆی نزیک بینەوە لە هەڵسەنگاندنەکە. بڵێ هەر کام لە ئێمە ئەزانێ خانووی جوان چییە، خانووی چاک، خانووی خۆش، ئەو خانووی کە تیایژی یا کە تۆ ئەرزەیەک دەدەنێ خانووی تیا بکەیتەوە. لە فکری خۆتا خانوویەکەیە و مەبەستت لە خانۆکەوەیە دروستی کەیت و تایە جێگیر بیت و خۆت و ماڵ و مناڵت تایە بژی، وایان نە؟ ئەمە تێگەیشتنی تۆیە بۆ خانوو، تێگەیشتنێکی دروستە. بەڵام تێگەیشتنی کەسێکی تر کە مهندیسە و ئەندازیارە و ئەو قوڵتر لە خانوو تێگە، چونکە ئەو حساب بۆ کەرەسەکانی ژەکە، حساب بۆ مەساحە و ڕووبەری زەویەکەشەکە، حساب بۆ ئەو شوێنەشەکە کە زەویەکەی تایە، حساب بۆ دەوروبەر و ژینگەکەشەکە، حساب بۆ کەش و هەواکە، حساب بۆ ئەو چیمەنتۆ و شیش و شتانەژەکە کە بەکارێنی، وایان نە؟ ئەگەر ئەو مهندیسە خیبرەی زیاتر بێ نەخشەیەکی باشتر بۆ ناکێشێ، ناگەڕێ بە دوای باشترین، با خۆش دەزانی خانوو چۆنە، ڕەنگە ئەگەر بیان بە هەیە خۆی نەخشی خانۆکەیە کێشێ، بەڵام ئەگەر بیا بە مهندسێکی شارەزا باشتر نییە. لە ئاستێکە ئینسان ئەتوانێ بە هەمان شێوەیانی بۆ تێگەیشتن لە قورئان. ئێمە هەمانە تەرجەمەی قورئانەکە، یعنی پێ دەڵێ ئەم ئاەتە ئەم وشەیە بۆ معنای ئەوەیە، کۆی ئاەتەکەمە معناکەیەتی، بەڵام ئەمە معنایەکی زۆر سەطحی و زۆر بەرایی پێشکەشەکە بە تۆ. ئەی ئەگەر یەکێک بزانێ لە قورئانە چەند ئاەتێکی تریش هەیە مکملی ئەم ئاەتە، ئەو نەزرە و ڕوانگەیەکی پانۆرامی و گشتگیری هەیە، یعنی ئەو مەعاریفی زۆرتری هەیە معنای دەقەکەت بۆەکە، تەجربەیەکی زیاتری هەیە. بۆیە حتا ئەو کەسەش کە تازەیە بێ بە محامی ئەوەندە مطلع و شارەزانیە لەسەر دەقەکانی یاسا وەکو کەسێک کە چەند ساڵ محامیە. ئەگەر بێ محامات بکە ئەبێ بچێت لە ئەزمموی ئەو سوود وەربگرێت. کەسێک کە ئەبێ بە مفەسیر، ئەبێ بە ڕاوەکاری دەقەکانی قورئان لە ئاستێکی باڵاترەوە سەیری دەقەکانەکە، ئەزانێ ئەم ئاەتە چەند هاوچەشنی هەیە، ئەم وشەیە چەند جار دووبارە بۆتەوە و ئاگاداری فقیشە، ئەزانێ فوقەها چۆن تێگەیشتن لە ئاەتەکە، ئاگاداری عەقیدە و بیرروباوەڕ و عیلمی کەلامیشە، ئاگاداری ئەخلاق و ئاکاریشە، ئاگاداری تاریخ و سیرەیشە. یعنی ئیعجازی قورئان لەوەدایە تا زاناتربی زیاتر هەست بە قوتابیەتی خۆتەکەی لە خزمەتیە، زیاتر هەست بەکەی لەو دیوەوە شتی تر هەیە. نمونەت بۆ بێنمەوە، قیامەت چەند ناوی هەیە لە قورئانە؟ زۆر. یەکێ لە ناوەکانی ئەطامەة الکوبرا، یەکێ لە ناوەکانی ئەساخەیە. لە سوورەی نازیعاتە وشەی تامە بەکارێ. بۆچی؟ چونکە تامە یانی چی؟ یعنی ئاوێک کە سەر ڕێژ ببێ و خەریک بە یەکێ بخنکێ، ینی نقمکەر. یەکێ لە ناوەکانی قیامەت تامە یعنی نقمکەر. بۆ مناسبەی هەیە لەگەڵەوەی سەرەتا سوورەتەکە باسی وەالنازیعاتی غەرقاکە، وایانە؟ بەڵام لەمی ترا ساخە بەکارێنێ، گوێ کەڕەکە، لەبەرچی؟ چونکە سوورەتی عەبەسە باسی کەسێکە نابینایە، احتیمالی لەسەر گوێیە. یعنی ڕۆژ بە ڕۆژ تۆ ئیعجازی قورئانی ئەبینی ئەگەر مەعریفە و ڕۆژ بە ڕۆژ زیاوکەی. ئەوانەی کە تەفسیری ئیشاریەکەن متەسەویفە گەورەکان ئەوانن کە نەک واجیبات هەموو سونەتەکان جێبەجێەکەن، نەک حرام ناکەن، مەکروهیش ناکەن، نەک موباح ناکەن،
مباحەکە کاتێکەکەن کە واجب بێ لە سەریان ئەمانە فەرقیانەیە لەگەڵ کەسێکی هاکەزایی کە بە شێوەیەکی سەرپێیی و عەجوولانە ئەوێ دەقی قورئانی یا دەقی سونەت تەفسیر و ڕاوە بکە. زۆر باشەکەیت و من هەوڵە دەم بەرەبەرە کۆتایی بە گفتوگوکەی خۆم و خۆت بێنین چینە لای ئەم بەڕێزانە، بەڵام بەوەی کە مەراحلێکی تر باسی زاهر و باتن بکەین، تەنها لە ڕاوە و تەفسیری قورئان و تێگەیشتن لە قورئان نەمێنینەوە. ئێمە زاهر و باتنیشمان لای خودی ئینسانە مسلمانەکە هەیە. هەر ئینسانێکی مسلمان زاهرێکی هەیە و باتنێکی هەیە و ئیسلامیش داواکاری لەسەر هەردوو ئاستەکەیە، هەم زاهر هەم باتن. گەن لەسەر ئەم ئاستا شتێکمان پێ بڵێ کامیان زیاتر گرنگە؟ جەوهەر و مەظهەر. بڵێ بەوەی زاهر و باتنیش لەوێ خۆی پەروەردگار دوو عالەمی هەیە، عالەمی غەیب بڵێ کە شوێنی دەرکەوتنی ئیسمی باتینێتی و عالەمی شوهود کە شوێنی دەرکەوتنی ئیسمی زاهریەتی. هەر ناوێ لە ناوە جوانەکانی خوا تەجەلیاتی خۆی هەیە لە عالەمی خەلقا. عالەمی خەلقیش دوو بەشە، عالەمی زاهر و عالەمی باتین. ئینسانیش زاهرێکی و باتینێکی هەیە. باتینەکەی ڕوحە، قولی الروح من ئەمری ڕەبی. زاهرەکەشی بریتیە لە زمان، لە ڕەنگ، لە باڵا، لە قەد، لەو ڕوخساری کە تۆی بینی، لەو وەجهی کە هەیەی، لەو شوناسەی کە ئێمە پێی ئێناسینەوە. ئینسان چەنێ ناوێەوەی جوان بێ تەسیری هەیە لەسەر دەرەوەی. چۆن ئەم ڕۆحەت تۆ ئەڕازێنیتەوە بە سیفەتی جوان، بە عەقیدەی جوان، بە بیر و باوەڕی جوان، ئەما بێ لە هەڵسوکەوتی ڕۆژانە تا ڕنگ باتەوە، لە ئەخلاقی پیشەی تا ڕنگ باتەوە. سەیری کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. ئیتقانی عمل ڕەبتی هەیە بە مەحەبەتەوە. بڵێ مەحەبەتی شتێکی ناخەوا لە ناخە، یعنی خوا کە ئەمەی خۆشەوێ ینی تۆش خوات خۆشەوێ، خوا کەسێکی خۆشەوێ کە ئەوی خۆش بوێ. بەڵام ئەم خۆشویستنەی خوا یعنی کە خوا تۆی خۆش بوێ بەسراوە بە کردەوەی ڕواڵەتی تۆ. چۆن کارەکەت متقەن و ڕێکوپێکە، چۆن ئیشێکە ئیکەی خەڵتەی تیانە بێ، نیەتەکە پاک بێ معناوی ڕۆحت پاکە، دەست پاک بێ ڕۆحت پاکە، داوێنت پاک بێ ڕۆحت پاکە، هەنگاوەکانت پاک و دەقیق بێ معناوی تۆ ڕۆحت پاک و دەقیقە. بۆیە جەدەلیەتێکەیە لە بینی زاهر و باتینە، وەکو چۆن جەدەلیەتێ لە بینی لەفز و معنا هەیە. کاتێک کە تۆ دەقێک خوێنیتەوە ئایەت بێ یا حەدیث یا حکمەتی زانایەک، طبعاً بە ئاستی جیاواز، ئایەتی خوا معجزەیە، سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نزیکە لە معجزە، بەڵام کەلامی حکمت لە خوارەوانەوەیە. تۆ کە دەقێک ئەبینی یا ئەبیستی، ئەو دەقە دوو بەش، لەفزی هەیە و معنای هەیە. ئەو لەفز و معنایە مسابقەیەکەن چۆن بگەنە مێشکی تۆ. تۆش لە ناخەوە مامەڵە لەگەڵ چیاکەی، لەگەڵ معناکەکەی و هەوڵەکەی لەفزەکەش بڵێیتەوە بەڕواڵەت، کەواتە لەفز بەبێ معنا پوچە بێ، معناش بەبێ لەفز زەبت نابێ، معناش بەبێ لەفز زەبت نابێ. نووسەری ئەتەوێ شتێ نامەیە بنووسی بۆ دایکت، مەحەبەتی خۆتی تیابێ، لە زیهنی خۆتا معناکان ئامادەن، بەڵام هەوڵەدەی جوانترین و شەش هەڵبژێ، کە ڕەبتێکی زۆرەیە لە بینی مانای جوان و وشەی جوانە. کاتێ ئەویش نامەکەی تۆ خوێنێتەوە، وشە جوانەکانی تۆ ئەبینێ، هەست بە جوانیەکەکە، بەڵام کە معنای جوانیشی لێک باتەوە لە ناخەوە دڵخۆشە بێ. کامیان مەطلوبە لە سەرێمە؟ هەردووکی، بەڵام بە دەرەجە یەکەم باتینەکەمانە بێ پاکین، اینجا ئەبێ پاکی کەینەوە تەخلیە بکەین، اینجا تەحلیل. یعنی ئێمە ئەتوانین لە باتینێکی باشەوە بگەینە زاهرێکی. بەڵێ 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 ئێمە مەزهەر و دیمەنی دەرەوەمان ئەبێ دەرخەری پاکی ناخمان بێ،
ئەینا منافق دەرەچی. ڕاست زۆر باشە من دەرفەت دەدەم بەم بەڕێزانە کرێرە لە بەرنامەکە ئامادەیان هیوادارم سوودێکیان لێ وەرگرت پێ ئەگەر پرسیارێکیان لەسەر زاهر و باتن هەبێ بەشداریمان لەگەڵا بکەن. فەرموو خۆشت بناسیێنی هەر باش. من خەڵاتم سپاس دەکەم بۆ وتە بنرخانی ئەمڕۆ بە ئێمەدا. مەمسەگە من ئەمڕۆ پرسیارێکم هەبوو. ئێمە ئەزانین دوو ناوی خۆی گەورە زاهر و باتنە. هیچ جیاوازیەک یان هیچ هاوبەشێکەیە لە نێوان ئەمەی کە ئەمڕۆ ئێمە باسمان کرد لەگەڵ ناوەکانی خۆی گەورەیە؟ لە ڕاستی ئەمە باسی زاهر و باتنی دەقمان کرد. بەڵێ زاهر و باتنی دەق، یعنی دەق زاهرێکی هەیە معنای زاهری مەبەستە، معنایەکی باتنیشی هەیە کە چی وا لەو دیوی ئەو وشەومانە زاهریەوە کە هەیە. بەڵام کاتێک کە پەروەردگار باسی خۆیە کافرێن هو الأول والآخر والظاهر والباطن، ئەوەندە زاهیرە بەڵگەی ناوێ بوونی خوا. بەڵام کون و حەقیقەت و ڕاستەقینەی خوای پەروەردگار چۆنە ئەوەندە باتینە، هەرچەند عەقلی هەموو مرۆڤایەتی لە هەموو عەسر و سەردەمەکانە کۆکەینەوە ناتوانین پێی ببین بە حەقیقەت و بە کونهی ذاتی خوای پەروەردگار. کەواتە زاهر و باتین وەکو معنای وشە، زاهر واتە ئاشکرا، باتینیاتێ نائاشکرا نادیار. تەنها لە لەفزە ئەم دوانە هینن، یان باسی زاهری دەقی شەکەین و باتینی دەق. زاهریە کە ناوی خوایە جیاوازە لە زاهری دەق، باتینێکیش کە ناوی خوایە جیاوازە لە باتینی دەق. تەنها مشتەرەکەکە مشتەرەکی لەفزیە، ینی وەکو وشە بەکار هاتوون بۆ یەکتری. ئەینا کە ئەڵێ هو الأول ئەفەرمێ هو الأول والآخر والظاهر والباطن، ئەوە باسی ناوەکانی خوایە. ئەفەرمێ حاجی قارەڵێ زاهری بێزوهوری، یعنی ئەو نە دیاری پێویست ناکە خۆت دەرخەی بۆمان، چونکە لە کەون و گردونە لە ئاسمانەکانە لە جوانیەکانی گردونە دەستی قودرەت و ویستی تۆ ئەبینم. باشە، بەڵام باتینی بەو معنایی کە ئێمە هەرچەند عەقڵ و بیر و بۆچوون و ئەندێشەی خۆمان و خەیاڵی خۆمان و خەیاڵدانی خۆمان بەکاربێنین، ناتوانین لە حەقیقەت و لە کونهی ذاتی تۆ تێبگەین. کاکی دکتۆر دەستی تۆش خۆش بێ، با من ئەم پرسیارە ناوبڕە بکەم. عەقڵ ئەتوانێت بە کامیان بگا زیاتر؟ عەقڵ مەودای خۆی هەیە. بەڵێ عەقڵ ئەتوانێت وەکو زانایانی لۆجیکەڵێن دوو جۆر شت دەرکە. ئەو شتانی کە بەرجەستن لە بەرچاومانە وێنەیان لێ بگرێ و لە مێشکا جێگیریان کە پیانەوتی المعقولات الأولى. بەشێکی تر لە ناو ئەو معقولاتە هەندێ مەفاهیم هەیە لە جیهانی بەرجەستە و مادیە بوونیان نییە، بەڵام عەقڵ خۆی ئەیان خەمڵێنێ کە پیانەوتی المعقولات الثانية، معقولاتی دووەم. ینی دوو ئاستی دوو جۆر وێنە لە مێشکی ئەما هەیە. هەندێ وێنە کە تۆ نمونونەکانیان لە ژیانی خۆمانە ئەبینین، لە دەوروبەرمانە ئەبینین، وێنەی درەختە، وێنەی بەردە، وێنەی شارە، وێنەی مرۆڤە، ئەو معقولاتی یەکەم. معقولاتی دووەم ئەو شتانن کە ئێمە وەکو بەرجەستە نایبینین، بەڵام هەستیان پێەکەین، وەکو خۆشی، وەکو شادی، وەکو بەختەوەری، وەکو ڕازگۆیی. ئەمانە شتانێکن پێیانوتی معقولاتی دووەم. دەستخۆش بە ناوی خوای گەورە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بە خێراتنی مامۆستای بەڕێز دەکەم. مامۆستاگیان بێ زەحمەت باسی زانستی ئیشاریت کرد، جیاوازی چێ لە نێوان زانستی ئیشاری و باتنیدا؟ یعنی تەفسیری. بەڵێ تەفسیری ئیشاریمان هەیە کە ئەویش هەر لە معنای زاهیری ئیستینتاجەکرێ، ئیستینباطەکرێ. تەفسیری ئیشاری تەفسیرێکە کە زاناکانی عیرفان و تەسەووف وەکو ئەبوولقاسیمی قوشەیری، وەکو سەهلی توستوری، وەکو بەشێ لە تەفسیرەکانی ئیمامی بەیزاوی، بەشێ لە تەفسیرەکانی ئیمامی بەیزاوی لە تەفسیری بەیزاویە لە هەندێک شوێنە تەفسیری ئیشاری بۆ ئاەتەکانەکە. ئیمامی ئالوسی لە هەندێک شوێنی تەفسیرەکە باسی ئیشارات و معنایە کە ئەهلی عیرفان، ئەهلی تەسەووف ئیستینباطیەکەن. ئەمە جیاوازە، ئەمە زەوابیتی خۆی هەیە و زاناکان قوبوڵیانە. بەڵام تەفسیری باتینی ئەوانن کە ئەڵێن قورئان معنا زاهیرەکەی هەر مەبەست نییە،
ئێمە مکلف نین بە معنای زاهری معنای باڵتینەکەی مەبەستە معنە باڵتینەکەش لای پێشەوەکانە کە نادیارنەوانش وەکو ئیسماعیلیەکان فیرقە ئیسماعیلیە کە پێیان وایە معنای قورئان معنای باڵتینی مەقسوودە لای خوا ینی خوا کە باسی زەکاتەکە مەبەستی ئەو زەکاتە نییە کە بیەی بە فەقیر و ئەژار یا کە باسی نوێژەکە مەبەستی شتێکی ترە یا کە باسی بتەکە سەنەم ئەڵێ مەبەستی ئەو بتانە نییە کەوان تاشیوانە قوڕیشەکان پەرستویانە مەبەستیان نەفسە خۆلاسە ئەم تەفسیرە لەگەڵ ئیسلام و لەگەڵ زەوابیتی دینیان یەک ناگرێتەوە و زانا مسلمانەکان توراسی ئیسلامی ڕەفزی کردووە و قبوڵی ناکرد. دەستان خۆش فەرموو. سلام علیکم دەست خۆش بۆم دەرفەدە بۆ مامۆسانی بەڕێز وڵات جەنابی مامۆسان پرسیارێکم هەبوو گەری لاغشی بابەتەکەەوە هەبێ مامۆسا لەسەر وەک لەوەی ئاشکرایە لەم لاولا هەنێک کەس گومان دروستەکە بە لێ تێگەشتن بۆ دەقەکانی قورئان بەوەی کە تەنها قورئانە بینن واتە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە متەکامیل نابینن بۆ تەواوکەری قورئان و هەروەها هەندێک لە ئیمامەکان ڕەفز دەکەن جەنابەت لە تێگەشتن بۆ قورئان و دەقەکان چۆن ئەما بینیت یان چۆن واگەی ئێمە گومانمان بۆ دروست نەبێ و وەرشان ڕوومی زیاتر. قورئان دەقێکە هەمومانەزانین دەقەکە بە زمانی عەرەبیە بەڵێ ئەم زمانی عەرەبیە دەسا و دەست و دەماودە و گەشتۆ بە ئێمە چۆن سونەتەکان بە دەسا و دەست گەشتۆ بە ئێمان معنای ئاەتەکانی هەر قورئانیش بۆ خۆی بە ڕیوایەت گەشتۆ بە ئێمە یعنی چۆن بزانینەوە قورئانی لە بەردەستمانایە هەرو قورئانەیە کە بۆ پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم پشت دەبەسین باوەی کە ئەمە بە تەواتور هاتووە یعنی لە سەردەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خەڵکانێکی زۆر ئەم ئاەتەیان لە پێغەمبەر بیستووە ئەم سوورەتیان لە پێغەمبەر بیستووە صلی الله عليه وسلم ئەم قورئانیان لێ بیستووە و لەو جەمعە زۆرەش خەڵکێکی تریش زۆرتر لەوانیان بیستووە سەدە بە سەدە و قۆناغ بە قۆناغ گەیشتووە بە ئێمە ینی ئەویش هەر بە طەریقی ڕیوایە داتوو ئەگەر تۆ سونەتی خوا سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەفزەکەی لەبەرەوەی بە ڕیوایەت هاتووە کەواتە بێ قورئانەکەش ڕەفزکەی چونکە بە هەمان ڕێگە کە سونەتەکەی پێ هاتووە بە هەمان ڕێگە قورئانەکە هاتووە بەڵام بەو جیاوازیەی کە سەنەدی قورئان متەواتیرە سەنەدی حەدیث دوو جۆرە هەندێکی متەواتیرە نزیکەی 300 حەدیث بەرەو ژوور سونەتی متەواتیرەی پێوترێت هەندێکی بە ئاحاد هاتووە کەواتە بە چەند وەچەیەکە بە چەند نەسلێکە کە قورئان هاتووە بە شێوەی تەواتر هاتووە ئێمە دڵنیانەوەی ئەمە قورئانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی هاتووە و ئەویش گەیاندوێتی بە ئوممەتەکەی ڕەفزی سونەت لە نەتیجە ئەدگەێنێ بە ڕەفزی قورئان ئەو کەسەش کە ئەڵێ من پێویستم بە سونەت نییە ئەڵێم ئەی باشە چۆن معنای قورئانەکەی ئەڵێ لە ڕووی زمانەوەی باشە چۆن بزانم ئەو کەلیمەیە کە لە قورئانە هاتووە بە عەرەبیش هاتووە چۆن بزانم ئەو مانایی هەیە کە تۆ ئەیڵی ئەڵێ بگەڕێنەوە بۆ قاموسی لوغە ئەی قاموسەکە ئەو لەکەی وەرگرتووە ئەویش هەر دەماودەم وەریگرتووە یعنی کۆنترین قاموس کە حساب بکەی فەرزەن قاموسەکەی خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی بێ ئەو لەکەی وەرگرتووە ئەویش چۆک بەناو عەشایر و بەناو هۆزەکانی عەرەبا بیستوێتی کەواتە تۆ ئەگەر بگەڕێیت بڵێ من ئیعتیماد ناکەمە سەر سونە لەبەرەوەی بە ڕیوایە داتووە کەواتە بێ ئیعتیماد کەیتە سەر لوغە ئەی لوغە و زمان لە چی هاتووە ئەویش هەر بە ڕیوایە داتووە کەواتە ئەو کەسانی کە وا بیرەکەنەوە بەبێەوەی بە خۆیان بزانن مەبنا و بنەمای بۆچوون و مەنهەجیتی خۆیانیان ڕەفز کردووە چونکە ئەو لە ڕیوایەت ڕائەکە ئەچێ بۆ ڕیوایەتێکی تر ئەو لە ڕیوایەتی سونە ڕائەکە کەچی ئەچێ بۆ ڕیوایەتی لوغە لە حاڵەکە ڕیوایەتی سونە احتیاتی زۆرتری تیا کراوە تا ڕیوایەتی لوغە یعنی کە وشەیەگەیەنی ئەڵی فەیروزابادی وای وتووە یا ئەڵی جەوهەری وای وتووە یا ئەڵی ئەزهەری وای وتووە یا ئەڵی خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی وای وتووە یا زەمەخشەری لە ئەساس البەلاغا وای وتووە خۆ ئەوانیش نەهاتوون خۆیان بیخوڵقێنن ئەوان ئەسەن چەند سەدەیەک دوای هاتنە خوارەوەی قورئان هاتوونە و فەرهەنگانیان نووسیوە ئەوان هاتوون بەناو عەرەبا گەڕاون لە پێشاوەکانی پێشخۆیانیان بیستووە وایانە بۆیە هەر جۆرە هەوڵێک بۆ کەمکردنەوەی نرخی سونەت لە تەفسیرکردنی قورئانە لە نەتیجە ئەمانگەیەنێ بە ڕەفزی سونە و لوغە و قورئان خۆشی بۆیە مەنهەجێکی زۆر هەڵەیە و پێویستە ئەو کەسانە بە خۆیان بچنەوە
بە مەنهەجێت و بەڕەوشی معریفی خۆیان ئەبڕۆنەوە. دەست خۆش بێک دکتۆر فەرموو. بەناوی خوای گەورە پاداش باتەوە مامۆساییان سوودمەند بووین لە وتەکانی جەنابە. بەس لەم وتانی بەڕێستا کە فەرمووتە من پرسیارێکم بۆ دروست بووە، ئایا بۆ تێگەشتن لە مانای باڵتینی قورئان با بڵێن پێویستە زەرورە کەسێک هەم لایەنی ڕۆحی وەگەڵێ پەیوەست بێ بەخوای گەورە و هەم لایەنی زاهیری عیلمەکەش کە ئام عیلمانە پێوترێ عیلمی ئالە و قەواعیدی عەرەبی و با بڵێن حەدیث و سیرە و ئەوانە ئەکرێت با بڵێن تەنها لە جانیبێکیان و ئەم کەسە زۆر بەقووەت بێت بەڵام لە مانە باڵتینەکانی قورئان تێبگا. یعنی مەبەستمەوەی ئەکرێت کەسێک زۆر پابەند نەبێ بەخوای گەورەوە وەکو لایەنی عیبادەت وەکو لایەنی تەسکیە، بەڵام زانیاری تەواوی هەبێت لەسەر عیلمەکانی ئالە و قەواعیدی عەرەبی بتوانێت تێبگات لەو مانە باڵتینانەی قورئانیان. ئەکرێت کەسێک خوێنەواریەکی سەرزارێکی ئاسایی هەبێت و بەڵام بەهۆی ئەوەی کە با بڵێن زۆر نزیکە لە خواوە زۆر زاهیدە زۆر عابیدە خوای گەورە وەکو ئیلهامێک پێی بەخشی بێکەوە لەو مانە باڵتینانەی قورئان تێبگایان ئەبێ ئیلا ئەو کەسە هەردوو جانیبەکەی تیابێت. بۆ وەڵامی پرسیاری جەنابەت نمونەیەکت بۆیانمەوە. جەنابەت بۆ نمونە بە تۆ بچی لای دکتۆرێک نەخۆشیێکی معەنت هەیە دوور لە تۆ هەڵبەت. ئەگەر ئەو دکتۆرە مختص بێت لە نەخۆشیەکەتە مەبەستەکەی تۆ پێکەیانمە، بەڵام ئەگەر بجگە لەو تەخەسوسە شارەزایی لە دەروون ناسی شەبێ معلوماتەکەی کامڵتریانە. تەفسیرەکانی قورئان هەیە تەفسیری فیقیە، ینی تۆ کە ئەچی بۆی تەنها مەبەست دەوەیە ئامانجەکە دەوەیە ئەحکامی فیقهی لە قورئان وەربگری، ئەوە زۆر شتێکی باش مەبەستەکە دەپێکێ. بەڵام ئەگەر تەفسیرێکی بێوێ جامیع بێ هەموو لایەکی تیابێ ئەبێ هەموو زانستەکانی لابێ. بۆی هەیە وەکو جەنابەت باسەکەی تەفسیرەکە تەنها ئیشاری بێ ئاماژە نەکا بۆ مەسەلە فیقیەکان، ئەوە شەر بە تەفسیرە بەڵام بەو زەوابیت و بنەمایانی کە باسمان کرد بەو یاسا و ڕێسایانی کە دیاری کراوە. کەواتە ناڵێن ئیلا و بیللا هەموو مفەسیرێکە بێ هەموو زانیاریەکانی هەبێ، بەڵام ئەبێت وەکو چۆن لە زانکۆیە تۆ کە نامەی ماستەر یا دکتۆرا نووسی هەر لە پێشەکیەکە دیاریەکەی کە من ئەمە مەنهەجەکەمە و ئەمە ئامانجەکەمە. بە هەمان شێوە مفەسیرەکەش کاڵێ الجامع لأحکام القورآن، قورطوبی تەفسیرەکەی ناوناوە الجامع لأحکام القورآن. یعنی چی؟ یعنی من تەنها تەرکیز و فۆکۆسم لەسەر ئەحکامی فقهیەکانە. بۆیە تۆ کە بە دوای فقه گەڕێ ئەچی بۆ ئەو، بەڵام هەیە ئەچێ تەرکیزی لەسەر متەشابیهاتە، هەیە تەفسیری کەلامیە نووسێ، هەیە تەفسیری عیرفانیە نووسێ. بە پێی ئامانجی تۆ سەیری تەفسیرەکە دەکرێت. تۆ کە دەسەکەی بە تەفسیر هەیە تەنها لایەنی جوانکاری و ڕەوانبێژی لە قورئانە ڕەچاوەکە وەکو زەمەخشەری، بابەتی تریشی تایە، بەڵام سەنتەری تەفسیرەکەی بابەتی ڕەوانبێژی و بەیانە. بۆیە تۆ غەیری ئەوە لەو داوا ناکەی. جەزاک الله خێرە. دەستخۆش. ئێوە پرسیارێکتان هەبێ؟ سپاس. کاک دکتۆر ماندوومان کردی لە خزمەتانە. سپاس بۆەوەی کە لەبارەی ظاهر و باتنەوە با بڵێن معریفەیەکی زۆر باشت پێدەین. خی گەورە پاداشە باتەوە. سپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون. بەڕێز دکتۆر پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زەهایی بۆ لێکۆڵنەوەی فکری کە میوانی ئەڵقەیەم جارەی بەرنامەکەمان بوون، بەرنامەی نیهانی قورئان. بینەرە عەزیزەکان، سپاس بۆ ئێوەش کە تا دوا دەرفەتی بەرنامە لەگەڵم بوون. سپاس بۆ هاوکارانم کە ماندوو بوون لەگەڵمان، کاگاریان و هاوکارەکانی تا بە یەگەشتنەوەیشی تر پێتان نەگەینەوە. بەخواتان ئەسپێرین. والسلام علیکم ورحمة الله وبركاته.